پەرلەمان بە تێگەیشتنێکی باش و بە وەکو ڕۆحی یەک تیم دانیشتین گفتوگۆمان کرد لەسەرەوەی کە ئەگەر شتێکی ئیجابیتر هەبێتن ئیزافە بکەینە سەر پرۆژە یاساکە و کۆبوونەوەکە زۆر سەرکەوتوو بوو و لێک تێگەیشتنی باشە بوو پشگیری هەموو هەوڵەکانی حکوومەتی هەرێمیان کرد زۆر سوپاسیان دەکەم حقیقەت ئەندامانی لیژنەی دارایی کە پشگیری هەنگاوەکانی حکوومەت دەکەن لە چاکسازی و دەستخۆشیان کردەوەی کە دەستمان پێ کرد. ئێمە بەپێی پرۆژە یاسایەکە سەرپەشە کراوین کە یەکەیەکی پاسەوانی دروست بکەین و هیوادارم کە لە پەرلەمانیش تێپەڕێتن و ئەوەی من بینیم خۆشبەختانە پشگیریەکی زۆر بەهێز هەیە لە پەرلەمان بۆ ڕێخستنەوەی بواری پاسەوانی و دروستکردنی ئەو یەکەیە هەموو ئەو برادرانی کە لێژنە ئامادە بوون چه ئەوانەی لە دەسەڵاتن چه ئەوانەی لە ئۆپۆزیسیۆنن بە خەمی ئەو بابەتەن و ئێمەش بەڵێنمان پێداون کە ئەو بابەتە لە کاتێکی نزیکدا بە ڕێنمایی و بە تعلیماتێکی ڕێک و پێک ڕێک دەخرێتن و لە داهاتوویەکی نزیکیشدا لەگەڵ پەرلەمان لەسەر خەت دەبین بۆ ئەوەی بە یاسا ئەو بابەتە ڕێک بخرێت.